خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش دەکەین. قسە و باز زۆر لەسەر پەرلەمانی کوردستان دەکرێت. ساڵانێکی زۆر وەکو دەستکەوتێک و دامەزراوەیە کە باز لێوەکرات کە یەکێکە لە دامەزراوە گرنگەکانی هەرێمی کوردستان و بە ڕەنج و ماندووبوون و ئارەق و خوێنی شەهیدان بەدی هاتوون. ساڵ هات و تێپەڕی ئەم دەستگا گرنگە ئەم دامەزراوەیە گرنگە وەهای لێکرا کە هەر کەسێک بچێتە ناو ئەم پەرلەمانیان ئەم چوارچێوەیە واوێ ناکرا کە بۆ پارەیە بۆ موچەیە شتێکی تر لە گۆڕێ نییە هەمووی بۆ خەریکی گیرفانە بە مەبەست مێدیا سۆشیال مێدیا وای لێکرا. چەند ساڵێک سەرۆشی پەرلەمانیان هەر ناردەوە ماڵەوە نیانە هێش بڕوە دەوامی خۆی بکە. ساڵانێک مدەکەی بەسەر چوو ساڵانێک بۆ مۆرکردنی هەندێک دەسەڵاتەکان بەکاریانەهێنا بەڵام لە حەقیقەتدا و لە ڕاستیدا ئەم دامەزراوە گرنگە ئەبێت تەنها ئاوها سەیری بکرێ بۆ مەبەست بوو بێمەبەست بوو خۆی وای لێ ینی ئەندامەکانی پەرلەمان پێم وانە چکە خەڵکی دڵسۆز و چالاکێ ئەم لە ڕایۆشکارەکان هەم لە ئەندام پەرلەمانەکان هەم لە سەرۆک پەرلەمانەکان بۆ هەرێمی کوردستان پێویستی بە پەرلەمان ماوە بۆ چ جۆرە پەرلەمانێک ئەم تەوەرەمان تایبەت کردەوەەوە چکە بە ڕاستی ئەگەر پەرلەمان ڕۆڵێکی کارای پێ یان ڕێگری لێ نەکرێت پەرلەمان ڕۆڵێکی گەورەی هەیە. قسە و باسەکەین لەگەڵ بەڕێز لاوەن جەلال ئاغا ڕایشکاری یاسایی لە سەرکاتی پەرلەمانی کوردستان بەسپاسەوە کاک لاوەن لە هەولێرەوە لەگەڵمانە بێ. کاک لاوەن سڵاو لێبێ هەر ینی زۆر بە سادەی لە ڕووی یاساییەوە وەکو دامەزراوەیە هەرێمی کوردستان ئەمەوێ وەکو چۆن سەرتاکەڵێ پێناسێ ئەمانەی خوارەوە بکە حەزەکەم پێناسەیەشی پەرلەمانمان بۆ بکەی بیانی بۆ ئەو کەسانی یان یەک ئەوانەی کە بینەرە بنیان بەرنامەکە ئەبینن پەرلەمان چێ و گرنجەکەی چێ بەڕێزکاک لاوەن. بناوی خی گەورە و میهرەبان دیارە سیستەمی سیاسی لە هەموو وڵاتان بۆ بڕێوەبردن و ئیدارەدانی دەوڵەتە لە کۆتاییش بۆ دابینکردنی ژیانێکی شایستەیە بۆ هاوڵاتیان. پەرلەمان ئەگەر زۆر کورتی کێەوە کاکزانات و زۆر کورتت کردەوە پەرلەمان وتت پێ ناسەی بکە دامەزراوەی تەشریعیە من پێم وایە لە هەموو ئەو سیستەمانەی کە سیستەمی پەرلەمانین و سیستەمی سەرۆکایەتین یان سیستەمی تێکەڵن پێویستیان بە پەرلەمان هەیە چونکە کۆمەلگا پێویستی بە ڕێخستن هەیە ڕێخستنیش عادەتەن پێویستی بە یاسا هەیە هەر لەوەتەی مرۆڤایەتی هەیە یان ئەتوانم بڵێم لەوەتەی کە دیموکراتیەت بە تەواوی چەکەرەی کردیا مرۆڤ پێویستی بەوە بووە کە ماف و ئەرک دیاری بکرێ و دیاریکردنی ماف و ئەرچیش پێویستی بە دەسەڵاتێکە دەسەڵاتی پێویستی بە یاسایە لە کۆتایی یعنی زەڕور بوو کە پەرلەمان هەبێ بۆ یاسایەک دابدرێ هەمووان پابند بکە هەر یەک مافی بزانێ ئەرچیشی بزانێ هەم بۆ ڕاگررتنی تەوازن لە مابەری دەسەڵاتەکان و هەمیش بۆ ئەوەی کە تاکڕەوی ڕوونەدا. ئێمە لە هەرێمی کوردستان خۆتان نەزانن لە دوای ڕاپەڕین هەوڵێک هەبوو بۆی دەستورێک هەبێ لە هەرێمی کوردستان بەڵام سەری نەگرت. دواتر بەرەی کوردستانی قەراری هەڵبژاردننیدا و پەرلەمانی کوردستان لە 1992 کە هەڵبژاردن کرا دواتر دەست بەکار بوو. لە هەر وڵاتێک نەک لای ئێمە لە هەر وڵاتێک ئەو یاسایانی کە لە پەرلەمان دەرەچێ پێویستی کۆمەڵگەیە چونکە ئێمە شتێکمان هەیە لە ناو یاسا ناسەکان ئەڵێن یاسا دەبێت بە پێی پێشکەوتنی کۆمەڵگە بێ واتە یاساکە نابێت زۆر لە پێش کۆمەڵگەکە بێ و نابێت زۆریش لە دواوە بێ یعنی هەندێک یاسا هەیە لە هەندێک کۆمەڵگە دەرەچێت جێبەجێ ناکرێت نمونەی گچکە ئێمە یاسای قەدەغەکردنی جگەرە نەچێشانمان دەرکرد پێمان جێبەجێ نەکرا بەدەستێنانی مافی بەدەستێنانی زانیاری پێمان جێبەجێ نەکرا. هەندێک یاسا هەیە من پێم وایە تۆزێک لە پێش کۆمەڵگەیە هەندێکیشمان هەیە بەداخەوە زۆر لە دواوەیە ئەوانەیە وای کردووە ئەو پێشەچێک کە تۆ باست کرد ئێستا وتت پەرلەمان ڕۆلی وای لێ هاتیە یان پەرلەمانتار قسەی لەسەرەکرێ ئەو موسسەیە یعنی ئەگەر ئەوە ڕاست بێ ینی وشەکە غەدرم لێنەکە بێبەها کراوە ڕاستی ئێمە کێشە یاساییەکەمان هەیە لە هەموو وڵاتان کاروباری پەرلەمان بە یاسایەکی تایبەت کە یاسای پەرلەمانی پێ ئەڵێن دەرکراوە هەروەها نیزامێکی داخلیشەیە کە کاروباری ناوەخۆی پەرلەمان ڕێکەخا بەداخۆ ئێمە لە هەرێمی کوردستانە تا ئێستا لاتان سیر نەبێت دوای 6 خولی پەرلەمان ئێمە یاسای پەرلەمانمان نییە
پێڕەوی ناوە خۆمان هەیە پێڕەوەکەش لە 2010 گۆڕاگەن هەر ئەو پەیڕەوە بوو کە لە خولی یەکەم هەبوو کە چەندین زار تعدیلی تێدا کرابوو و بەداخەوە هەندێک زاریش تعدیلەکان تعدیلی سیاسی بوون ڕاستە پەرلەمان مؤسسەیە کە یعنی ناتوانانی تۆ سەبغەی سیاسی یان تەسیری سیاسی لەسەر لابی بەڵام هەنێ تعدیل هەیە کە تۆ پێویستە بۆ مەرحەلەیەکی زۆر کورتی سیاسی بۆ شکاندنی هێزێکی سیاسی دیاریکرا و من پێم وایە ئەمە غەدرێکی گەورەیە لە پەرلەمان ئەکرێ کۆمەڵێک هۆکار هەن بۆی پەرلەمان وای لێ هاتووە کاک زانا ینی بەشێکی ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان وەکوتم دەستورمان نییە کە تۆ دەستورت نەبی قوانینەکانی تر ئەتوانی بە ئاسانی خۆتی لێلابدەی یان جێبەجێ نەکەی خاڵی دووەم ئەوەی کە باسم کرد ئێمە یاسای پەرلەمانمان نییە خاڵێکی دی ئێمە یاسای هەڵبژاردنمان و یاسای سەرۆکایەتی هەرێممان پەیڕەوی ناوە خۆی پەرلەمانیشمان کۆمەڵێکی زۆر کەم و کوڕی تێدایە کە کەڵم کەم و کوڕی یاسایی یعنی نەواقەسی تێدایە بۆ نمونە کاک زانە ئێستا پەرلەمانی کوردستان ئەم خولە دوور نەڕۆین تەمان لە خولەکانی تریش هەمان شێوە هەمان کێشەمان هەبووە جا بەکەمیان بە زۆر لێکچوویان لێی نەچوو لەم خولە پەرلەمانی کوردستان لە ماوەی یاسایی خۆی هاتوو دەست بەکار بوو بەڵام سەرۆکاتی هەڵنەبژێردرا ئێمە قانونی پەرلەمانمان نییە بڵێگە سەرۆکاتی هەڵنەبژێردرا دوای ئەوە چە بکەین لە یاسا بەرکارەکان چ لە پەیڕە و چێ لە یاسا هەڵبژاردن لە سەرۆکایەتی هەرێم بۆ دیاریەکە لە ماوەی چەند ڕۆژە سەرۆکی هەرێم بانجان بکە پەرلەمانتار بێن چۆن سوێن بخوا گچکەترین ئەندام چی بکات چۆن سەرۆکایەتی دیوان کۆبنەوە بکاتەوە بەڵام باسی ئەوە ناکە ئەگەر لە کۆبنەوەی یەکەم سەرۆکایەتی پەرلەمان هەڵنەبژێردرا دوای ئەوە چی بکەین نایە هەنگاوی دوایی نایە پەرلەمان دەست بەکار نەبوو وردەکاریە ینی هەر بەڕاستی سیستەمی حکومڕانی سیستەمی بەڕێوەبردن نەک بڵێن حکومڕانی سیستەمی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان پێت وایە گەیشتۆتەوە قۆناغی کە پێویستی بە پەرلەمان نەبێ من پێم وانە نەک لە لای ئێمە لە هیچ وڵاتێک یعنی هەر هیچ کۆمەڵگەیەکی مرۆڤایەتی نییە پێویستی بە ڕێخستنی یاسایی نەبێ ڕێخستنی پرسیارەکەی من جدی نییە ڕاستەکەی کەسیشە قسەی نەکردووە من پێم سەیرە کاک زانە ینی من پێم سەیرە یعنی جا سیاسی بێ یان خەڵکی ناسیاسیش بێ بیرلەوە بکەنەوە بڵێن پەرلەمان پێویست نییە ئەزانی پرسیارەکەی من کاکلاوەدیرێکی تر هەیە پرسیارەکەی من بە جۆرێکە لە تەنزێک لە بۆ ئەو دۆخە مەسەلەن تۆ پەرلەمان دامەزراوێکی زۆر گرنگە من بۆیە لە جەنابتم پرسی چوو بە ڕێزە زۆر جوان شیت کردەوە بەڵام وەختێک کە پەرلەمان بێ ڕۆڵەکەی مەسەلەن بە ئەنقەس لەشکرێک لە فەیسبووکەوان و مەسەلەن کۆمەڵی خەڵکی وا نیشانێ دێ هەندێک گەڵێن بۆ فرۆشتن هەندێک گەڵێن بۆ بەکرێدان هەندێک گەڵێن فلان شتە لە ماوەی ڕابردوودا ئەمە بە قۆناغ هات هەتا ئەمڕۆ ینی تۆ پەرلەمانت پێ گرنگ نەبێ کەواتە ینی سیستەمی بەڕێوەبردنی ئەم وڵاتە گەر پەرلەمانی لێلابەی ئەبێتە چ جۆرە حکومڕانیەک زانی کاک زانە بەشێ لەو هێزە سیاسیانەی کە ینی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە نییە ینی من هیوادارم ئەو قسەی لە دڵ نەگرن برادرانی ئۆپۆزیسیۆن بەڵام ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان نییە لانی کە من لە پەرلەمان نەمدیتی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە هەبووە هێز هەبووە بە ناوی ئۆپۆزیسیۆن هەبووە بەڵام ئێمە هەمومان نەزانین ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە ئۆپۆزیسیۆنی بەرنامەیە ئۆپۆزیسیۆنی پلان و کارە نەک تەنها تۆ ئۆپۆزیسیۆنی لاوەنزەلال بێ ڕقت لە من بێ بەباش و بە خراپ دژی من بی کە بەرژەوەندیشت لەگەڵ من گونجا لەگەڵ من بی ڕاستی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە تا ئێستا ئێمە لە پەرلەمان نەماندیتوە من چوارەم خولە لە پەرلەمانم بێ بەهاکردنی پەرلەمان بەشێک لەو هێزە ئۆپۆزیسیۆنانە ئێستا بەسەر خۆیان داشکایتەوە چونکە کۆمەڵێک هێزی ئۆپۆزیسیۆن هەیە لە هەرێمی کوردستان لەوانەیە ئەڵێ من غەدرم لێکرایە من حەقم خۆرایە بە پێی یاسا ئێوە تو خۆت پەرلەمانت بێبەها کرد ئێتۆ خۆت یاسات بێبەها کرد خۆت بوویتە بەشێک لەو پۆپۆلیستێکە هەوڵی شکاندنی موسەساتتدا لە هەرێمی کوردستان ئێستا ڕوبەڕووی خۆت بۆتەوە ئەوە لەلایەکی تر کاک زانە ئێمە ئەگەر پەرلەمانی کوردستانمان بەگرنگ بزانی بواە کە ئەڵێم ئێمە بەمەستم هەمووانە بەڕاستی جیاوازی هێزەکانی دەسەڵات بە دەرەجە یەک دوایی هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئێمە کۆمەڵێک یاسامان دەرکردبایە ڕێی نەدا بواە هێزێک بتوانێت پەرلەمان دابخە ڕێی نەدا بواە هێزێک بتوانێت لێ نەگەڕێ کۆبنەوەی پەرلەمان بکرێ ڕێی نەدا بواە هێزێک بتوانێت ئەگەر کۆبنەوە نەکرایی پەرلەمان هێزێک با بڵێن فراکسیۆنی دوم بێ بتوانی حکوومەت پێک بێنێ و کۆبنەوەی پەرلەمان بکە ئێمە تا ئێستا خۆمان نەزانین ئێستا ئینتخاباتی پەرلەمان کراوە کێشەیەکی لە مابەنی یەکێتی و پارتی هیوادارم بگەنە حەلکە ئاسایی لە هەموو وڵاتان ئەو کێشە هەیە بەڵام بەو سیغە و بەو قالبەنا ئەزانی کاکزانە ئەگەر یاسا تەنزیمی بکردبایە پەرلەمانی کوردستان ڕۆلی هەبوایە تهدیدی بکردبوایە کە لە کۆتایی هاتنی 4 ساڵەکە ئەو کابینەیە حکوومەتی تەواوە بێ ئەو پەرلەمانە حکمی تەواوە بێ و ئەو ماوەی کە لە ماوەی ئەو 4 ساڵە دوای ئەوە ئینتیخابات دەکرێت تا دەست بەکاربوونی حکوومەتەکەی تازە
حکوومەت ئەبێتە حکوومەتی کاربڕێکەر دوای ئەوە ئەبێ حکوومەتی تازە بێتە سەرکار من پێم وایە ئەوەی ئێستا ڕووینە ئەدا بەس ئێمە نیتمان کاکزانە ئەزانی لە هیچ یاسایەک لە یاریمی کوردستان ئێمە کەلیمەی حکوومەتی کاربڕێکەرمان نی ئێمە تهدیدی نەکردی ئایا لەو ماوەیە تا ئەو ماوەیە کاربڕێکەرە دوای ئەوە چی ڕووبدا نیتمان ڕاستە ئەگەر تهدیدیش نەکرابی وازەحە لە پاش 4 ساڵەکە کە ئینتیخاباتەکرێت تا حکوومەتی تازە دەست بەکارە بێت تەسریف ئەعمالە ئێمە ئەوەمان نییە بۆ ئێستا ئەو ڕۆدا لە هەرێمی کوردستانەوە تا ئاساییە ئینتیخابات پەرلەمانی تازەیە ساڵێک و قسوورە سوێندی خواردووە حکوومەتی کابینەی پێشترە نازم باوەڕ ناکەم لە دنیا شتیوە هەبێت شتیوانە کە بەداخەوە یعنی بە پێمان ناخۆشە چەند ناوەند و چەند دامەزرا و دەستگای هەرێمی کوردستان شەرعیەتیان لە خولی پێشووی پەرلەمانی کوردستانە وەرگرتووە تا ئێستاش مەسەلەن ئیدامەی کارەدەن وڵا هەیە لە خولی چاریشە کاک گزانە هەر نەک لە خولی پێنج هەیە لە خولی چاریشە بەڕاستی خولی پێشوو ینی بەڵێ خولی پێشووتر هەیە نەک ئی پێشتری پێنج خولی پێشووتر هەیە بەداخەوە ینی ماوەیان بەسەر چوە بەڵام تا ئێستا ینی بەردەوامن لە سەرکار وەکو باسم کرد کاکزانە ڕێز نەگرتن لە یاسا وەکو زنجیرە کۆمەڵە کشتی بە دووادادێ ئێمە گەر بەهاتایە هەمومان پابند بووینایە بەرامبەر یاسا مدە دەستوریەکان ئێمە یان ئەو مدانەی کەەوە لە قانونە عادیەکان ئێمە تەنزیممان کردیە لەسەر 4 ساڵی پەرلەمان سوێند خواردن دەست بەکاربوونی حکوومەت وەزیرەکان کۆتایی هاتنی ئەرک و کارەکانیان ئێمە ئەگەر هەمومان پێوەی پابند بووینایە و لە یاساکان تەنزیممان بکردایە من پێم وایە ینی ئەوەی ئێستا ڕۆدا لە هەرێمی کوردستان قرس بوو ینی ناتواندرا ئەگەر بەهات باوخوا نەخواستە هێزێکی سیاسیش نیەتی هەبوایە ئەوە بکە بەپێی یاسا ڕێلی ئەجیرە بەست و قانون تەنزیمی نەکردیە وەزائیدەن مؤسساتی ڕقابی بەعام ئەوەی کە ئەڵێم ینی ڕاستی قسەکەم مۆجزەهنیە نە لە هیچ لایەنەکی دیاری کراو نە لە هیچ مؤسسەکی دیاری کراو بەعامەڵێ مؤسساتی ڕقابی لە هەرێمی کوردستان مؤسساتی زۆر فعال نین و تا ڕادەیەکی زۆر ئەتوانم بڵێم ینی 100% سربەخۆنین لەوەی بتوانی تەسەڕف بکە لەوەی بتوانی بێ ئەو ئەرکەی لە سەرشانیەتی جێبەجێ بکە لەوەی بتوانی ڕێنەدا سەرپێچی بەرامبەر یاسا بەرکارەکان بیت ئێکە ئەوەش نەبوو طبیعەتی مرۆڤ خۆ یاسا لۆ هەیە لە هەموو دنیا مرۆڤ بە طبیعەت حەزی لە سەرچێشیە مرۆڤ بە طبیعەت خۆپەرستە مرۆڤ بە طبیعەت حەزی لێ ئەوەی کە ئەوێ ئەوە جێبەجێ بکە نەک ئەوەی کە پێویستە لەسەری ئەوە جێبەجێ بکە بەڵام لە هەموو دنیا مرۆڤایەتی بەپێی یاسا هاتیە سەرەتا ژیانی ئاسایی ڕێکخست سەرەتا یاسا لە نێوان کۆمەڵی بچوک بوو دوایی وای لێ هات گەورە بوو تا ئەو کاتەی هەموو مرۆڤایەتی گەیشتەوەی کە ئێستا پەرلەمانی لێ بەرهەم هاتووە یاسا لە کۆمەلگایەکی دیاری کراو دەرەکە بۆی هەمومان پێوە پابند بن ژیانی هەمومان لە ڕووی یاسایی و ئیداری و سیاسی فەرەنجی ئیلە ئاخیریهی تەنزیم بکە ئێمە لە هەرێمی کوردستان ڕاستیەکەی بە ئەوە یعنی ئەو قسەیە بکەم مانایەوە نییە کەس قسەی لەسەر ئەوە نەکردووە نیمانە چکە لەوانەیە ئێستا بینەر بڵێ ئەی باشە ئیشی ئێوە چێ لەوێ بۆ قسەتان نەکردووە خەڵکێکی زۆر قسەی کردووە لە ڕاوێژکاران لە پەرلەمانتاران مؤسساتی دەرەوەی پەرلەمان ڕاستی ڕێکخراو هەبووە هینایەتی پرۆژە هاتیە پێشنیار هاتیە قسەی تێداکرایە بەڵام خۆتەزانی لە کۆتایی ئەوە ویست و نیەتی هێزە سیاسیەکانە و هێزە سیاسیە باڵەدەستەکانە ئەتوانێت لە پەرلەمان بیکە تا یاساوەتەی پەڕێنێ وە جێبەجێ بکە بۆیە بە شێوەیەکی گشتی ئەمن پێم وایە ئەو نیەتە هەیە لە هەرێمی کوردستان بەڵام لۆ نەبووە ئەو ئەوانەی کە بەرپرسیارن ئەبێ وەڵام بدەنەوە باشە یعنی کاکلاوە نەبوونی پەرلەمان کاکزانە خوا بە ئەوە کاکزانە بۆی تێپەڕێ سەرمان نەبوونی پەرلەمان تەنها ئەوە نییە دوو هێزی سیاسی مشکلیان هەبی لێ ناگەڕێن پەرلەمان کۆ بێتەوە ئەو مەترسیێکی زۆر گەورەیە یعنی ئێستاوە چەند ڕۆژەکە جێمان لێبی قسە لەسەرەوە کرێ شکاتە کرێ وەستنە مەحکەمەی ئیتیحادی و ئەزانی کاکزاناگەرە و شکاتە بکرێ بەس لەسەر پەرلەمان ناوەستێ یعنی بەس لەوە نیە برێتە پەرلەمان کۆب بەرەوە یان کۆم مەبەرەوە یان هەڵبژاردن بکرێیان نا زۆر بەلاتانەوە ئاسایی بێ محکەمە تەطەڕق بکە لەو مۆزوعی حکوومەت یعنی قسە لەسەر شەرعیەتی حکوومەت بکە چونکە ئەو تەجروبەمان هەیە پێشتر لە محکەمەی ئیتیحادی بۆ بابەتێک چوینە لەسەر بابەتێکی تریش حکمیدایە ئەخرار بەڕاستی حکوومەتە کاکلاوەن ئێمە پەرلەمان ناوەندێکە بۆ لەدایکبوونی یاساکان و هەروەها بۆ هەندێک جاریش هەموارکردنەوەی یاساکان یعنی وت زائیدەن چاودێریکردنی دام و دەستگاکان و ئەو یاسانەی کە لە پەرلەمان بەپێی ئەو یاسانی کە دەرکراوە ئێستا و حکوومەتە وەکو جەنابەت باست کرد
حکوومەتەکە هی کابینی چوارە خولی چوارە بەڵام پێنجە بەڵێ ئەوەی خولی شەشە پەرلەمانەکە خولی شەشە نە پەرلەمانتارەکان دەتوانن سوێنی لێ پرسیینەوە لە هیچ وەزیرێ بکەن نەدەتوانن مەسەلەن بە دوواداچوونێک بکەن ئێستا حکوومەتە لە ڕووی یاساییەوە شەرعەتی هەیە جگە لە کار بەڕێکردن ئەزانی کاکزانە من باسم کردێ مە لە هەرێمی کوردستان ڕاستی بە قانون تەنزیممان نەکردیە ئەو بۆ شایەکی یاسایی گەورەیە تەنزیممان نەکردی ئەگەر هات و هەڵبژاردن کرا و حکوومەت طبعا لە هەموو وڵاتان تهدید دەکرێت مدەی حکوومەت لا ئێمەش کە تهدید کراوانە بەڵام دوای ئەوە ئێمە تهدیدمان نەکردی ئەگەر نەبوو ئایا سەرۆکی هەرێم چ بکە مؤسساتی دی چ بکە سەڵاحیەتی چێ تەدەخڵکە و چ بکرێ ئایا گە پەرلەمان لەوەندە سوێندی نەخوارد چ بکرێ ئەمە بە یاسا تەنزیممان نەکردیە کاکزانە من بۆیە باسم کرد یعنی هۆشیاری یاسایی نەگەیشتۆتە ئەو ئاسەی ئێمە بین بڵین کاکە ئەگەر تۆ ئەوەت نەکرد ئەبێ ئەوە بکەین نا هەندێک بابەت هەیە بەڕاستی تەتەڕق نەکراوە یعنی لە بەرەوەی لاوەن جەلال لەو شوێنەیە لە بەرەوەی کاکزانە لەو شوێنەیە قسە لەسەرەوە ناکرێت نابێت تەتەڕقی ئەوە بکرێ کە من پێم وایە یاسا لۆ هەمووان دەبی وەکو یەکبی ئەمن یاسا دەرەکەم لۆ فلانە مؤسسە معناوە نیە لۆ من دەرەکرێ نا یاسا دەرەکرێ بۆی ئەو مؤسسەیە شکۆ و هەیبەت و گەورەی بپارێزرێ ئەو مؤسسەیە بتوانانی ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە ئەوەی لەسەر شانیەتی ئێمە لە هەرێمی کوردستان هیچ نەسێکمان نییە تهدیدی کردبێ ئایا دوای ئەوە چ بکەین ئێمە نیتمان بۆ ئێستا یعنی پرسیارە کاکزانە ئەبێمان لە خۆمان پرسین لۆ دەمانەوە بگەڕینەوە محکەمە ئیتیحادی یعنی ئێستا هێز سیاسیەکان بینیتمانە هەندێک هێزی معارەزە قسە لەسەرەوەکەن ئەرێنە چینی محکەمە ئیتیحادی خۆگەریمە لە هەرێمی کوردستان یاساکانمان واضح بووایە و تهدیدی بکردبایە دوای هەڵبژاردن ئەگەر حکوومەت تشکیل نەبوو چ بکەین پێویست نەبوو بگەڕینەوە بەغدا لۆ گەڕینەوە بەغدا پێویست نەبوو داوا کرا کاکە فلانە مادە لە فلانە یاسا جێبەجێ بکەن بەس ئێمە نیتمان من پێم وایە خۆلی ڕابردوو تەمانە قسانم کرد کاکزانە لێرە دووبارەیەکەمەوە لە ڕاگەیاندن ئەبێتە دووبارە بەڵام لە کۆبنەوەکانی خۆمان بەڕاستی بۆتە 100 بارە ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمانە یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە ئێمە پێویستمانە یاسای هەڵبژاردن ئێمە پێویستمانە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە پێویستمان بە قانونی پەرلەمانە و پێویستیشمان بە پەیڕەوێکی ناوەخۆی تازەیە بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان وە کۆمەڵێک بڕگە و بابەت کە ئێمە لە لیژنەی یاسایی هەروەها لە ناو فراکسیۆنەکان هەروەها لە ناو لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمان کۆبوونەوە و گفتوگۆی زۆر لەسەر کراوە لەسەر کۆمەڵێک بابەت کە من پێم وایە ئەبێت دەرج بکرێت وەکو ئەوەی کە باسم کرد لەسەر مەسەلەی ئینتیخابات و دوای ئینتیخابات و کاری پەرلەمان و پەیوەندی نێوان حکوومەت و پەرلەمان پەیوەندی نێوان پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم بۆشایی یاسایی زۆر گەورەمان هەیە کاک زانا ڕاستی لە چەند کۆبوونەوەیەکیش لەوانەیە ئێمە توانیتمان بە چەند سیاسیەکیش برێن بەڵام ئابر بووە بەس ئێستا نەوەکەر من هاوکارانی تریشم لە پەرلەمانی کوردستان ڕاوێژکارانی لیژنەی یاسایی ڕاوێژکارانی ترکە خاوەن تەجروبە لە کاری پەرلەمانی چەندین ساڵە ئێمە قسە لەسەرەوەکەین ئێمە بۆشایی یاساییمان هەیە بۆیە تووشی ئەو نەوع کێشانە ئەبین لە هەرێمی کوردستان نەسێکی سەڕیح و واضح هەبی کە تۆ دوای ئینتیخابات نەتوانی بە کەیفی خۆت بەردەوام بی لە کارکردن زال لە هەر مؤسسەیەک بێ تەنها بابەتم مەسەلە حکوومەت نییە مودەتی دەستوری بۆ کۆمەڵێک شتە ئەو مدانە ئەبێ هەمومان پێوە پابند بین بۆی ئەو قسانەمان نێتە سەر کاکزانە توخوا پرسیارێک ئێستا بەڵێ کۆنسولیات و سەفارات چەند جار قسەیان لەسەرەوە کردووەکە پێویستە پەرلەمان طبعا ئەو وشەیە غەڵەتە بەڕاستی پەرلەمان تەکمیلە نەبووە دەستەی سەرۆکایەتی دانەمەزراوە پەرلەمان تەکمیلە نەبووە ینی پەرلەمان تەکمیلە نەبووە تا لە پەک خراپێ ئێستا کارای بکەینەوە لە ئەسڵ پەرلەمان ینی دەستەی سەرۆکایەتی بڵێ تا پەک خراپێ پەرلەمان تەکمیلە نەبووە چەند جار کۆنسولیات و سەفارات قسەیان لەسەر کردیە چەند جار وفود لە دەرەوە هاتیە بینیتمان هەر لە هەواڵەکان کە ڕێکخرایە لەو شاشەی کورساتە لە کۆمەڵک تەلەڤیزیۆنی دیش قسە لەسەرەوە کرێ هەوڵ بدرێ کابینە تەشکیل بکرێ هەوڵ بێ یعنی پەرلەمان بکەوێتەوە سەرکار هەر بەجددی ینی ئێمە نابێ پرسیار لە خۆمان بکەین یعنی چی ئێمە دوای 30 قسوور ساڵ حکومڕانی خەڵک بێ لە دەرەوە پێمان بڵێ کاکە ئینتیخاباتتان کردووە وەرن حکوومەت تشکیلکەن خەڵک بری ئینتیخاباتتان کردووە تەمەنەوە بەنە ڕاستە و خۆ پێمانەڵێن ئێوە ئیلتزام بە یاسا ناکەن ئێوە ڕێز لە قانون ناگرن ئێوە ڕێز لە دەنجی دەنگدەر ناگرن یعنی ئێوە ڕێز لە مؤسساتی خۆتان ناگرن بەڵام بەنە ڕاستە و خۆ دێ پێتەرێ هەوڵ بدەن پێکوەرن هەوڵ بدەن مؤسساتەکان تەفعیلکەنەوە بۆی بتوانن کابینەیەکی تازە و بە شەرعێتێکی تازە و بتوانین ئیدارەی هەرێمەکە بکەین بۆی بتوانین لەو کێشانەی لەگەڵ بەغداش هەمانە هەنگاوێکی تر بچینە پێشەوە ئەزانی کاکزانە یعنی بەغدا ئێستا یعنی نارم ئێمە لاواز بووینێ یعنی ئەو شەیە
بەڵام بەڕاستی کوردی ساڵی 2006 و 7 و 8 و 9 و 10 هەتا توانم بڵم 13 و 14 و 15 نییە لە بەغدا هۆکارەکە خۆ هەر بەغدانیە یعنی ئۆکەی یەڵە نەچینە ئەو بابەتە ئایا خەتای بەغدا خەتای بەغدانی ئەوە لەولادانێ بەغدا بابرین بەیەک چاو سەیرمانەکە بەس خۆمە لە هەرێمی کوردستان کەس ئەتوانێت کاکزانە بڵێ خەتا لە هەرێمی کوردستان نییە خەتا لە ئێمە نیە لە سیاسیەکان لە هەرێمی کوردستان نابەدڵنیایی من پێم وایە ئەگەر بەهات بە ئێمە یاسا سەروەر بووایە ئەگەر بەهات بە ئێمە کێشەمان نەبووایە خەڵک نەچوو بە شکاتمان لێ بکا لەوێ بڵێ وەڵاوە خەڵکە گیرێ بە دەر لە یاسا خەڵک نەچوو بە لەوێ شکاتمان لێ بکا بڵێ یاسا جێبەجێ ناکرێ پەرلەمانتار نەچێ لەوێ شکات بکا بڵێ ڕێزی پەرلەمان ناگیرێ خەڵکی خۆمان کە لێرە نوێنەرن بەداخەوە بەشێک لەو نوێنەرانەی کە ئێستا لە بەغدان ڕۆشتا ئێوارە کەم و کوڕەکانی هەرێمی کوردستان کە بەشێکی ئەتوانم بڵێم بەشێکی بە ویژدانەوە وانە بەڵام بەشێکیشی ڕاستە ئەو کەم و کوڕیانە هەیە لە هەرێمی کوردستان سوڕەت لای خۆ دروست کردیە لەوێ لە بەغدا لانی کەم خوا کاکزانە لانی کەم بەغدا تێگەیشتی ئەتو تەبانی لە ناوە خۆت بەڵێ دەرزەکەیە حەزیش پێ ناکات کە تو زۆر تەبابی و حەز ناکات و تەبابی بۆی ئەوەندە بەقووت نەبی وەکو پێشتر کە باسمانەکە حکوومەتەکانی بەغدا لێرە پێک دێ ئێستاەوەی لێ هاتیە کاکزانە هێزی کوردی سەحبکاتەوە لە بەغدا کەس پێی ناڵی کاکاتەوە بۆ ڕۆیشتی کەس فەرمووی لێ ناکاتەوە بێتەوە کە جاران ئێمە ئەگەر هێزێکی کوردی سەحبی کردایە لە بەغدا خەریکە بۆ حکوومەت هەڵبۆشێتەوە ئێستا کەس ناپرسێ باش بۆ چکە پێگەی کورد لاواز بۆ لەوێ کاگلاون باسیەوە کرێک پەرلەمان کارا بکرێتەوە کە جەنابەت گوتتەوە هەڵەیە و دەستەواژەیە مەسەلەن دەبێ بڵێن پەرلەمان سەرۆکاتی پەرلەمان پێک بێت چکە ئەندامەکان میلە نەبووە ئەسڵەن بڵێ بڵێ ئەکارا نەبووە تەکمیلە نەبووە تەکمیلە نەبووە لە حاڵەتێکی ئەوهادا کە ڕێکەوتنی سیاسی نەبێت هیچ ڕۆڵێکی نەبێ ئەگەر بێت و تەکمیلەش ببێت بڵێ بەدڵنیایی کاک من هەرگیز لەگەڵەوە نیم برێ پەرلەمان ڕۆلی نابێ با پەرلەمان ڕۆلی ئەبێ و بینیشمانە پێشتر لە خاڵەتە هەرە ناخۆشەکان لە کێشە یعنی با بڵین لەو کاتانەیە کە نێوان هێزە سیاسیەکان ئەتوانم بڵێم گەیشتۆتە لێواری تەقینەوە بەڵام پەرلەمان دانیشتنی کردیە هێزە سیاسیەکە توانیتیان لەسەر یەک مێسکۆ ببنەوە و زۆر جار شەڕی گەورەی هێزە سیاسیەکان لە پەرلەمان توانراوە لە ڕێکۆبنەوەی فراکسیۆنەکان و گەیاندنی پێیان بەیەکتر هێور بکرێتەوە بەڵام ئایا ئەوە ئەبێتە هۆی ئەوەی بڵێن ئێمە ئەگەر پەرلەمان هات دەست بەکار بوو سەرۆکاتیماندا ناو کورسی یان با بڵێن کێکی حکوومەت تەوزیع کرا استحقاقی انتخابی درا بە هێزەکان ئەوە بڵێ ڕێز لە یاسا ئەژیرێ ڕێز لە یاسا ئەگرین و هەموو ئەو کێشانەی کە من ئێستا باسم کرد چارەسەرە بێ نەوەڵام من پێم وانیە ئەوە چارەسەر بێ ئەبێ نیەتێکی سیاسی و هەروەها ئەبێ هێزە سیاسیە باڵادەستەکان لەوە تێبگەن کە ڕێزنەگرتن لە یاسا هەرێمی کوردستانی لە چ قۆناغێک هێنایە چ قۆناغێک و ئەگەر لێرە ڕای نەگرین بەدڵنیایی بەرە قۆناغێکی خواروتر دێ بۆیە بێ هەمومان لەوە تێبگەین کە ڕێزگرتن لە یاسا ئەگەر بێت و تۆزێک لە بەرژەوەندی حەزبیشمان کەم بکاتەوە بەڵام لە کۆتایی بەرژەوەندی هەرێمی کوردستان ئەباتە پێش کە لە کۆتایی بەرژەوەندی هەر هەمومانە بڵێ منەزانم ئەگەر ئەوانەی کە من باسم کرد ئێستا کاکزانە پێشتر کە باسم کرد هەموو جێبەجێ بکرێ هێزەکان ناتوانن بە ئارەزوی خۆیان یعنی دەنگدەری هەرێمی کوردستان کە دەنجیراوە بۆ پێکێنانی حکوومەت پەرلەمانیان تەشکیلکردنی مؤسسات بە کەیفی خۆیان تەسەڕوفی پێ بکەن من دەنگم بە تۆ داوە بە فلان و فلان داوە ئەوانە بێنە پەرلەمان وەکە دێنە پەرلەمان بۆ ئەو 4 ساڵە دێنە پەرلەمان ئەگەر بێت و وەکو باسم کرد ئێمە پەرلەمانیش تەشکیل بوو ئەبێ هێزە سیاسیەکان کۆک بن لەسەر ئەوەی لانی کەم هەمویان بینیان کاکزانە ئەوە پێشتر ئێمە یاسایی قسەمانە کردوانە بەس خۆ ئێستا هێزە سیاسیەکان یان بڕیار بەدەستەکان لەو وڵاتە بینیان چڕوەدا ئەبێ هەموو بیر لەوە بکەنەوە چۆن ئەوە چارەسەر بکەن چارەسەرکردنەکە زۆر بەسیتە کۆمەڵێک یاسا هەیە لە هەرێمی کوردستان پێویستی بە هەموارکردنەوەیە کۆمەڵێک یاساشەیە پێویستی بە دەرکردنە بۆ ئەوەی بتوانین بە یاسا ڕێگر بین لەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ڕوەدا جارێکی تر ڕوو بداتەوە یان لانی کەم ئەگەر ڕوشی داوە بڵێن کاکە ئەوە کاکزانە سەرپێچی یاسای کردیە لاوەند نییە لەو لایە ئەگەر من سەرپێچی یاسام کرد بڵێن کاکزانان نییە بەس ئێستا ئێمە بۆشایی یاساییمان هەیە بەیان دەتوانی هێزە سیاسیەکانیش خۆتۆ هەرێکە دەتوانی بە ئارەزووی بەرژەوەندی خۆت سەر بکە بەتاکید ئێستا بزەبت وایە کاکزانە یعنی بەشێک لە هێزە سیاسیەکان بەڕاستی بەشێک لە سەرکردە سیاسیەکانیش ئێمە ئەبینن قساکەین وەکەوەی بڵێ کە مولکی خۆیان نە مؤسسات کاکە مؤسساتی دەوڵەتە نە مولکی منە نەهی تووە نەهی ئەوە هی دەوڵەتە مؤسساتی دەوڵەتە وە لە کۆتایی ئەو مؤسسانە دروست کراون
بۆ دابینکردنی ژیانێکی شایستە و ئارام بۆ ئەو هاوڵاتیانێ لەژێر سایە و سێبەری ئەم حکوومەتە ئەژین. لۆ نییە وەڵام من حەزم لێ حکوومەت پێک بیان پێک نییە، من حەزم لێە تەشکیل بیان تەشکیل نەبی. ئەو بەرپرسیارەتێکی مێژوویە، تەڵان ئەوە مێژوو لەسەر هەمووان ئەنووسێەوە ئەوە ئەشمێنێتەوە. بۆیە من پێم وایە کاتی ئەوە هاتیە هەمومان لە خەتەرەکە تێبگەین و هەمومان بزانین بەردەوامبوون لەسەر ئەم سیستەما بۆ ئیدارەدان، بەردەوامبوون لەسەر ئەم سیستەما بۆ چارەسەرکردنی کێشەکانمان لە کۆتایی زەرەر بە ئێمە ئەگەینێ، ئینجا دوایی بە هاوڵاتیانیش لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەگەینێ و بینیشتمانە یعنی خۆشە تخوا ئەوە کاکزانە لە خۆڵی ڕابردوو تۆبەی پەرلەمان درێژ بکەیەوە، بەڵام لە دادگای باڵای ئیتیحادی حکومت بۆ بێ بڵێ وڵاو کاکە ناشەرعیە پەرلەمان هەڵوەشێنەوە. هەر بەجددی یعنی من پێم وایە ئەمە شتێکی ئاسایی نەبوو، یان لانی کەم ئێمە بەڕاستی زۆر پێمان ناخۆش بوو. بەستو چێکی من ڕایشکارم قساکەم جێم لێ ڕاگیریان جێم لێ ڕناگیری نیەتە سیاسیەکە ئەوە بوو پەرلەمان تەمەنی درێژ بکرێتەوە. یعنی چیەوە تۆ بێ بە قەرارێکی محکەمە تۆ لێت نەگەڕێ بیکەی کە بەڕاستی نەدەبوو ئێمە بیکەین، چونکە سابقەی قەزایی هەبوو پێشتر لە بەغدا ویستیان تەمەنی حکومەت درێژکەنەوە انتخابات نەکەن. محکەمەی اتحادی تەدەخولی کردوتیەوە بۆ 4 ساڵ هەڵبژێردراون ئەبێ انتخابات بکەن، ڕێی نەدا درێژ بکرێتەوە. ئێمە ئەبای ئەوە بزانین کە هەرێمی کوردستانیش تۆبەی درێژی بکەیەوە یەکێکەکە بێ بچێت لە محکەمەی اتحادی شکات لێ بکە ڕابگرێت. بۆ بینیشمان نەتیجەکە چی بوو. کاکلاوەن ئەوەی کە باسی دەکەی ئێستاش درەنگ نییە، ئێستاش درەنگ لەگەرەوەی کات تێپەڕیە بەس درەنگ نییە. چکە باسی دەرفەتەکانەکەی بچێتە محکەمەی اتحادی ئەم قسەیە بۆ مێژووەکەم ئەم کەیسەی ئێستا بچێتە محکەمەی اتحادی دەرکەی دیکە دەبیتەوە بابەتی دکەی دێتە ناوێ و کۆمەڵک حکوم دەردەچی کە هیچمان پێمان خۆش نییە کە زەرەری بۆ هەرێمی کوردستان هەیە. بەڵێ بەدڵنیایی چۆن نیەتی کاکزانە من نابی بیر لەوە بکەمەوە ئەگەر هاتوو ئەتوو لەم ئەسسەیەک بووی من چۆن قەرارێکم وەرگرت لە محکەمەی اتحادی دژیت و ڕاستە لە قەرارەکە من براوەمە بەس لە کۆتایی هەمومان زەرەرەکەی لە کۆتایی کورد زەرەرەکە. یعنی ئێستا لەو قەرارێکە دژی درێژکردنەوەی خولی پێنجەم دەرچوو لە پەرلەمانی کوردستان نابی کەس پێی وابێ براوەیە کورد دۆڕاوە. ئەوەی ئێستاش بە هەر جۆرێک بڕیارەکە دەربچێ معارەزەیان بەشێک لە دەسەڵات بێ شکات بکە لە کۆتایی کورد دۆڕایە. لەوانەیە من سیاسیەن بەمەوە بەس لە کۆتایی کورد دۆڕایە. بەڵام ئەو دۆخەش ئیدامەدانی ئەو دۆخەش کاکلاوەن بەڵام بەردەوامبوونی ئەو دۆخەش دووسێ بێبەهاکردنی موسساتە بەردەوامبوونی ئەو دۆخەش هەر دۆڕان نییە. شیفا ئینشاءڵڵا بەردەوامبوونی ئەو دۆخەش هەر دۆڕانی سیاسی نیە هەر دۆڕانی یاسایی نییە وەختێک کە تۆ حکومەت بڵێ من کاکزانە لەوە متفقنی من پێم وانی بەردەوام بوونەکە خراپە ئەوە هیچ 100% نەمن هیچ یاساییەک من پێم وانیە لەگەڵ بێ بەڵام دۆڕان نییە بەقەت ئەوەی بچی لە محکەمەی اتحادی بە قەرار بێ من هەڵبۆشێنمەوە نا بەقەت ئەوە نییە. هەر چۆنێک بێ لە ناوە خۆمان ڕێککەوین من پێم وایە باشترە ڕەغم ئەوەی کە ئێستا ڕوویدا بەڕاستی ئەتوانم بڵێم دیوێکی جوان نەبوو بۆ پرۆسی دیموکراتی لە هەرێمی کوردستان، ئەتوانم بڵێم دیوێکی جوان نەبوو بۆ پێکەوە ژیانی هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان، ئەتوانم بڵێم یعنی شتێکی جوان نەبوو من پیشان بدەم لەبەرەوەی من باسی خۆمەکەم من لەبەرەوەی من هێزێکم قبولم نییە ئێستا تۆ بێبەرامبەر من ڕابستی بێ شەریک لەگەڵم. پرۆسی دیموکراتی وایە دوێنێ من دەنگم نەبوو ئێستا هەیتم پێرێت و نەدبوو ئێستا هەیتت کە دەنگت هەیە بێ ڕێز لەو دەنگت بگرم. 3 کورسی یعنی من تێناگەم بەڕاستی کاکزانە خۆلۆ هەتایە نییە. ئەزان ئێستا و کابینەیەگە پێکمان هێنا بە هەر ساڵ و نیوێکی مایە کۆتایی هات خلاص کۆتایی هات هەرەوەندەی مابوو پەرلەمانمان درێژ نەکرد بە ئەو ساڵ و قسوورە و دوایی نەهات باین ئێستاوە ساڵێک و چەندە لە مانجی 24ەوە پەرلەمان سوێندی خواردیەوە نزیکەی واڕوا بۆ ساڵ و نیوێک تێپەڕیوە. من پێم وایە ئێستا و خولە تەواو ببوو کاک زانە هەر خۆڵەکە تەواو ببوو گریمان تو وەزیرێکت لە من زیاتر بوو. من تێناگەم یعنی چی لێ دێ ئێستا تو دوو وەزیرت لە من زیاتر بیت چی لێ دێ یەکاکە حەقی تۆ دەنگت هینەیە ڕێککەوتنی سیاسیت هەیە نیتت حەقی تو ئێستا تو ئەوەندە کورسێ من ئەوەندە کورسیم ئێوەرە با ڕێککەوین ئەو زارە تو دوو وەزیرت لە من زیاتر بیە من وەزیرێکم لە تۆ کەمتر یان چی تێدایە ئەخر خۆ کۆتایی دنیا نییە نا ئێستاوە من وەکو باسم کرد خولەکەوا تەواوە بیوانە بەڵێزانە 4 ساڵەکە ئێستاوە نزیکە تەواوە بی هیچ گۆڕا ئەگەر ئێستا حکوومەت هەبووە یعنی چ بوو انقلابم لەسەر تۆ ئەکرد کۆتایی تەهات حەزبەکەی تو ناگەیشتینەوە باشە ئەوەی باسەوە یەکتر قبول نەکردن و عینادی و من لەدان بۆ یاساوە نەتیجەیەتی. بەڵام کاکلاوەن ینی ئەو جۆرە مامەڵەکردنە مەسەلەن تۆ
ئێستا لە ئەنجومەن نوێنەرانی عراق ئەمە باسی بەغدا عراق دەکەین کە دەڵێن وڵاتێکی گەندەڵە وڵاتێکی بێسەر و بەرە زۆر جاروا باز دەکرێت ئێمە ینی ئێمە خەڵکی تر باز دەکات بۆ نمونە بەڵام بانکی وەزیر دەکەن بریکاری وەزیر دەکەن متمانە دەستێنەوە ڕاستە بە سیاسی کراوە بەڵام ینی ئەوان بەو هەموو پێکاتەوە هەم تەماشای یەک مەزهب نین مەسەلەن کوردی تێدا عەرەبی تێدا یەک ئاینیش نین مەسیحی تێدا مەسەلەن کورد ئاشووری مەسەلەن عەفوەن ئێزدی تێدا وابزانم مەسەلەن شیعە و سوننیە ئەوە بەڵێ ڕەغمی کورد ئەوان هێشتا ئەکتیڤترن لە ئێمە بەجوڵەترن لە ئێمە مەسەلەن ئەنجومەن نوێنەرانەکەیان قەرار دەردەکا مدە یاسایەکانیان ئەگەر بیانەوە فێڵێکی یاسایش بدۆزنەوە درێژی بکەنەوەیان کورتی بکەنەوە دۆخەکە ڕچاو بکەن بەڵام هێشتا احترامی یاسا دەگرن بەڵام لێرە ئەوە نییە لە حاڵەتێکی ئاوادا تۆ دەبێت چی بکە هەر چاو لەو دۆخە بکەی کاکزانە عادەتەن ئەو پەرلەمانانەی کە یەک هێزیان دوو هێستەیدا با بڵین باڵادەستین زۆرینەیان نییە کۆمەڵک هێزی بچووک بچووکی تێدایە بەعام لە دنیا ئەو پەرلەمانانە زۆر فعالن چونکە ئەو هێزە بچووکانە تەحالوفات لە نێوانیان ئەگۆڕێ و هێزە گەورەکان ناتوانن هەر هەمیان بەیەکەوە ڕازیکەن بۆیە لێپێچینەوە لەو پەرلەمانانە زۆر زۆر چالاکە یعنی هەر بەغدانیە کۆمەڵک وڵاتی دی هەیە وەزیری قالە ئەکرێ بە بەردەوامی ئەزانی کاکزانە تەمان ئێمە بە حکمی کاری خۆمان لەگەر بەغدا جگەلەوەی لە پەیوەندینە بەردەوام ئاگامان لێیە لێپێچینەوە لە پەرلەمانی بەغدا زۆر زۆرە بەڵێ بانکێشکردنی وەزیر تەنها بۆ هۆڵ نییە بۆ لیژنەکانیش هەیە بە بەردەوامە ناڵێم یعنی هەموو ڕۆژ بەڵام کەم ڕۆژ هەیە یعنی هەفتەی ئەگەر 4 ڕۆژ لە دەوام بن 3 ڕۆژ وەزیر بانگەکرێ لەوێ بەڵێ چالاکە بەڵێ ئەتوانم بڵێم بەغدا ڕەغمە هەموو ئەوەی کە هەیە یعنی نایەمە ناو تەفاسیل سەرباری هەموو ئەوەی کە هەیە لە بەغدا لە جێبەجێنەکردنی یاسا ئەتوانم برێم لە پێشێلکردنی یاسا لەوێش و لە گەندەڵی بەوەی کە ئێستا ئەوان خۆیان پەرلەمانتارەکانیان یان سیاسیەکانیان قسەی لەسەرەکەن هەیە بەڵام لە هەندێک بابەتی مدەدی یاسایی و دەستوری بەڕاستی بەغدا تا ڕادەیەک لە پێش ئێمەیە زۆر نا تا ڕادەیەک یعنی بینیمانەوە 4 ساڵ جارێک دەستا و دەستی دەسەڵاتەکەن ڕەغمە ئەوەی ئەوانیش زاروبار مدەکانیان تێپەڕێ بەڵام دەستا و دەستکردنی دەسەڵات هەیە تەحالوفات دروستە بێ هێزەکان یەکترە شوێنن هەموو ئەوانە هەیە بەڵام ئیلتزامیان پێوە کردو و دەسەڵات ڕادستی یەکێکی ترەکرێ خۆ لای ئێمە ئەگەر من پێم وایە ئەگەرەوە بکرێ بەڕاستی یعنی ڕاستی ئەوەندە قورسیش نییە هێزیش وەکۆوێنی برێ وڵا هێزێک دێ هێزێکی ترە ڕوا دوو هێزە سەرچەکە لە هەرێمی کوردستان ئەمێننەوە قسە لەسەر ئەوەیە ئەتوو دوو کورسی لە من زیاترت هینایە دوو وەزیر زیاتر لەوەی کە پێشترێتە نەک لە من زیاتر ئەوە قبول ناکرێت تا ئێستا من پێم وایە هێزە سیاسیەکان ئەبێ نوزی سیاسیان گەیشت بێتە ئەوە کە باوەڕیان بەوە هەبی کەس ناتوانێت تا هەتایە حکوم بکە و کەسیش ناتوانێت تا هەتایە حاکمی مطلق بێ لە هیچ شوێنێک تو تەماشای بەغدا بکە کاکزانە لە 2003ەوە چەند هێزی سیاسی لە ترۆپک بوون و دوایی هاتنە خوارەوە هەستانەوە ئینشقاقیان کرد هێزی تریان لێبەوە چەند سەرکردەی سیاسی چەند حزبێک چیانگۆڕی جێیان نەبووە ئینشقاقەکرێ هێز دروستەبی تەحالفی نوێ دروستەبی هێز بەرامبەر دروستەبی چێ سوودانی ناسی 10 ساڵ پێش ئێستا بەڵێ چێ عەلی زەیدی دەناسی تارێکی ئاسایی بوو هات بۆ ڕئیس وزەڕا هات بۆ ڕئیس وزەڕا مستەفا کازمی ڕۆژنامە نووس بوو لە سەحافە ئیشە کرد فترێکی زۆر لە هەرێمی کوردستان بوو بە سەرۆکی مخابرات و بوو بە ڕئیس وزەڕا حەیدەر عەبادی کادرێکی پێشکەوتووی یعنی حزبی داعوە بوو بۆیە ئەبێ بەلامانەوە ئاسایی بێ ئێمە بەیانی کەسێکی کە دێ دروستە بێ ئەبێتە هێز دەنگ دێنێ کورسی هەیە و ئەبێ من دەسەڵاتی پێ بدەم شتێکی ئاساییە ئەبێ و قەناعەتەمان لا دروست ببێ بۆ کەسمان تاسەر نییە تا ئەو قەناعەتە دروست نەبێ کاکزانە من پێم وایە قورسە ئێمە لەو بۆشە لەو بازنەیە وەکو بۆشاییەک ئەخولینەوە و نەتیجەشی نییە ڕۆژ بە ڕۆژیش شتمان لێ بیتەوە یعنی ئەگەر 1-2 دقە کاکزانە چاو داخێن بینە پێش چاوی خۆمان ئێمە لە 10 ساڵی ڕابردوو لە 2016 هەتا ئێستا چیمان لە دەستدایە سەیری کەرکووک مەسەلەی نەفت سوقلی کورد لە بەغدا پەیوەندیەکانمان لە دەرەوە هێزی هەرێمی کوردستان ئەو متمانەی ناوخۆیە ئەو بە کورتی بەو چەند سانیەیە من هاتە بەرچاوم کاکزانە بەڵام خەڵکی کاک لاوەڕ پێی وایە نەخێر بەهێزتر بووی زۆر نانە پیانوا بەهێزتر بووین ئێستا کاکزانە تخوا بەڵێ کاکزانە باواز لەوە بینین خەڵکێک پێی وایە من پێم وایە ئەوەی من ئەڵێم ئەوە ڕاستیە تۆ ئەیزانی بینەر ئەیزانی
هێزە سیاسیەکان ئەزانن معارەزە ئەزانی ئەوانەی لە دەسەڵاتن ئەزانن جا من حەزم لێ نییە دێم چاوی خۆمەگرم ئەڵێم ناوانیە هیچ لە پێش چاوم نییە بەس ئەوە ڕاستیە کاکزانە بەڵێ هەر هەمووشمان کەم تا زۆر بەرپرسیارەتیمان بەرەکەوی بەڵام هەر یەک بەپەی پێگەی خۆی و هەر یەکیش بەپەی بەرپرسیارەتی لەو کێشەی کە خۆڵقاندێتی کە خۆڵقاوە بەرپرسیارەتی من چێلەوە ئێمە لە 2016 تا ئێستا لە مای ئەو 10 ساڵە کاکزانە زۆرمان لە دەست داوە و خەریکە زیاتریش لە دەست دەدەین ئەگەر بەردەوام بین ڕۆیشتن بۆ دادگای فیدرالی دووبارە و دەبارەیەکەمەوە هیچ کاتێک قازانج نییە ڕاستە زۆر جار ناچاریە ناچاری تو ناچاری بچی زۆر جار بەڵام بەڕاستی قازانج نییە لە کۆتایی هەرێمی کوردستان زەرەرەکە جا لە چ سوچێک لە چ بابەتێک لە چ سێکتەرێک هەرجارەی لە شوێنەک هەرێمی کوردستان زەرەری لێەکە کاکات بە کورتی عایلەیەک کێشەی هەبێت لە ناوە خۆیان دانیشن ژن و مێرد کوڕ و کچ داک و با بەیەکەوە حەلی بکەن باشترە یان بڕۆنە مەحکەمە و حاکم و داواکاری گشتی و مەحامی و مۆزەف و کاتب زەبت و هەموو دنیا لی تێبگا بە کورتی کاکزانە کامەی باشترە طبعا عیلە بەیەکەوە دانیشن بتوان کێشەی خۆم حەل بکەم بیبەمە ئەوێت جگەلەوەی خەڵک تێمەگا جگەلەوەی ڕێی سێم و چارەمی دێتە ناوێ جگەلەوەی شتم بەسەر فەرزەکرێ ئێ بەڕاستی شیرازەی خێزانەکە شتێکە چێ ئەوە گچکەم کردەوە جا ئێمە دەسەڵاتیش بە هەمان شێوە ئێمە هەموو ڕۆژێ بێم هەرچی کێشە و مەشاکلی ناوەخۆ و کەم و کوڕیم هەیە بچم لەسەر مێزدانێم لە بەغدا لە پەرلەمان بچم لەسەر مێزدانێم لە محکەمەی ئیتیحادی بچم لەسەر مێزدانێم لە کۆبنەوە گفتوگۆکانمان کە بەڕە بەداخەوە یعنی هێزەکان بە تەنیا چن بۆ گفتوگۆ لە بەغدا بێ بەڕاستی هەرەوەی لێ ئیتازەبی یعنی معقولە تخوات و یعنی هێزە شیعەکان لە دوای هەڵبژاردن بێن برێوڵە داواتان لێکەین ڕێکەوتن بکەن و حکوومەت تەشکیل بکەن و کۆ ببنەوە چەند جار بینیمان داوایان لە ئێمە کرد ڕاستی بۆ خەڵکی وەکو ئێمەمانان ئازار بەخشە کاکزانە ینی من پێم خۆش نییە ینی پەرلەمان ئەو هەموو ساڵە هەیە ئەو خەڵکە پێشی ئێمە پەیوەماندی بووە سەردەمی ئێمە و من دڵنیام خەڵکی دڵسۆستر لە دوای ئێمەش دێ پەیوەماندیە بێ کەچی لە بەغا ینی عەرەبیان هێزێکی تری سیاسی بێ بم بڵێ وەڵا کاکە ڕێزی پەرلەمان بگرن ڕێزی دەنجی دەنگدەران بگرن هەوڵ بدەن پێکەوە ڕێککەون حکوومەت و پەرلەمان تەشکیلکە بەڕاستی زۆر ناخۆشەوە ئێمە پێمان وایە ئەوان لە دوای ئێمە وانە بەڵێکەوان وڵا انتخابات دەکرێت و دەستا و دەستی دەسەڵاتەکەن و ینی ڕەخمە ئەوەی پێشیان خۆش نییە یعنی ئێستا و سەرۆک وەزیرانە من دڵنیام نیوەی ئیتاری تەنسیقی پێ خۆشیان کردی حەزیان پێی نەبووە ێ بەس ناچارن دایان نایەتەوە یعنی انتخاباتە و ڕێک ناکەون فەرمۆرەکاکە فلان بێنە هەمومان نەزانین پشتی پەردە ڕێکەوتنەکان چۆنە بەڵام خۆ هات بووە بە ڕێیس وزەڕا ئەوانەی پێشەویش ینی بەشێکی خەڵک زۆر ئەزانی ئەو ڕێککەوتنانە کەم تا زۆر ئەوەی بەرجەی ئێماکەوێ لە سیاسیەکان ئەبیستین چۆن ڕێککەوتن نەکرێ پشتی پەردە بەڵام بوو بە ئێمەش بکەین لە پشتی پەردە ڕێکەوین و بین کەسێک بێ بە سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمان هەروەها سەرۆکایەتی هەرێم بە هەمان شێوە بەداخەوە ئێمە لەوە ئەتوانم بڵێم ئێمە نەگەیشتوینەتە بەغدا کە من ئەوە ئازار بەخشە و پێشم ناخۆشە بەس ڕاستیە ناتوانم چاوی لێ بپۆشم و ڕۆژ بە ڕۆژیش ئێمە زەرەری لێەکەین باشە ئێمە هەر باسی زەرەر و مەترسیەکان بکەین باشە کاک لاوەند ئێمە دەبێت چاوکراوەتر و زیندووتر و بە خەمتر بینیان ئەوانەی کە خێروبێری وڵاتەشان لەلایە بەڕاستی دەسەڵاتن ینی بۆ ئەوان خەمێکی لێ ناخۆن وەکو جەنابەت گوتت مثلەن تۆ سبەین لەوە هەر لە وڵاتان ئەگەر باوەڕت بە سیستەمی دیموکراسیە هەر حەزبێک بە کاملی لە حکوومەتە ڕات 5 ساڵی پێویستە تا چێتەوە حکوومەت مثلەن لە بەریتانیا لە ئەو کۆماریەکانەوە دموکراتەکانی ئەمریکا کە ئێمە زۆر پێمان خۆشە پێمان بڵێن لەوان نزیکین ئێ باشە تۆ ئەگەر 2000 بدەی بە حەزبێکی بەرامبەرت کووردە هاو خەباتە لێک تێگەی ئەوە شتانە کەی مشکیلەیە یان بابەتەکە قوڵترە بابەتەکە لە تێگەیشتنی هەرێمی بۆ بەڕێوەبردنی هەرێمی کوردستان و تێگەیشتن بۆ بەڕێوەبردنی هەرێمی کوردستان قوڵترە بابەتەکە کاکزانەوەکو باسم کرد یعنی ئێمەگە یاسا هەبی و ڕێزی لێ بگرین و بڵین تۆ دەنگت هێناوە بەپێی یاسا بێ ینی بەپێی دەنگەکەی خۆت بێ بەشداری ئەو حکوومەتە بکەی و بۆت نییە ئەو پرۆسەیە ڕابگری بەڵام لە پشتی ئەوە کاکزانە ینی تو بابەتەکە توروژان وتت بابەتەکە قوڵترە بەرێ من پێم وایە بابەتەکە قوڵترە بینیمان لە کاتی دانیشتنەکانی هەردوو هێزە سەرچەکە یەکێتی و پارتی قسە لەسەر داڕشتنەوەی وەڕقەی عەمەل ئەکرا بۆ ئیدارەدان لە هەرێمی کوردستان کەواتە ئەو بابەتە قوڵترە هی کابینەکانی پێشووترە
مایتەوە لە ئەو کابینەیە کێشەکان هی کابینەکانی پێشووترە مایتەوە لە ئەو کابینەیە یعنی من پێم وایە ئەگەر پێشتر ئیدارەی ئێمە بێ کێشە بواە پێشتر ئەو هێزە سیاسیانەی حکوومەتیان تشکیل کردو بەیەکەوە کۆمەڵک کێشەی قوڵیان لە مابینی نەبوایە ئەم کێشانە حل بواە بە پێی یاسا بەرکارەکان ڕێککەوتن ئێستا من پێم وایە ئاسانترە بوو بەس ئێستا جگەلەوەی قسە لەسەر تشکیلی ئێستا وی لێ هات باڵێن ئەو چەند مانگەی ئێستا قسە لەسەر پۆست و وەزارەت و چەند لۆ من چەند لۆت و قسە لەسەرەوە کرێ بەڵام خۆ هەمومان ئاگادار بن کاکزانە ساڵێک ساڵ و نیوێک پێش ئێستا قسە لەسەرکرا ئیدارەدانێکی تازە بۆ هەرێمی کوردستان شێوازێکی تازای حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەو مسودەیە کە ئاماداکرا لە نێوان یەکێتی و پارتی تا ئەو شوێنەی ئەمن ئاگام لێ یعنی کۆمەڵک خاڵی تێدایە لەسەر چۆنیەتی کارکردن بەیەکەوە ئەستان ئەو کاتە باسی وەزارەت و تەوزیعی کورسیەکان هەر نەکرابوو کەم تا زۆر ناو دەهات بەڵام سیڕاعەکە کێشەکە لەسەر ئەوە نەبوو یعنی گەیشتن بە بنبەستەکە لەسەر ئەوە نەبوو ئەو کاتە قسە لەسەرەوە کرا ئیدارەدان چۆن بی لە هەرێمی کوردستان واتە ئێمە کێشەمان لە ئیدارەدان هەیە وەکو باسم کردێمەوە سەر هەمان خاڵکە زانا من لە بەرەوەی قانونیمە ناچارم تەطەڕق لەلایەنە قانونیەکە بکەم ئێمە بۆ حکوومەتیش پێویستیمان بە داڕێژنەوەی پەیڕەوێکی باشترە ئەو بەڕێزانەی کە لەوێن پەیڕەوێکی زۆر جوانیان هەیە بۆی بتوانین یعنی ئەزانی مرۆڤ کاکزانەوەکو باسم کرد هەرچێ بێ من باسی خۆمەکەم گریمان من لەوێم لەوانەیە حەزم لێبێ زۆرترین دەسەڵاتم هەبێ لەوانەیە حەزم لێبێ هەموو شتەکان بەپێی حەز و ئارەزووی من بڕوە ئەوە طبیعەتی مرۆڤ وایە یعنی بەڵام دەبی یاسایە کەبی ڕێگری لە من بکە بڵێ کاکە لاوەن تو بۆ تەیە تا ئێرە تەوقیع بکەیت تو بۆ تەیە تا ئەو مەبلەغە سەرف بکەیت تو بۆ تەیە تا ئێرە تەدەخل لە ئیشی وەزارەت بکەیت تو بۆ تەیە تا ئێرە بەسەر وەزیر تو بۆ تەیە تا ئێرە تا ئێرە ئەو وەزارەتە لە قاڵب بدەیان تەعامل لەگەر وەزارەتە بکەیت بۆیە پێویستمانە من پێم وایە ئێمە چوارچێوە یاساییەکانمان یان زۆر فراوانن یان نیمانە بۆیە ئەوەی ئێستا هەیە لە هەرێمی کوردستان نەتیجەی بەشێک لە بێیاسایی و بەشێک لە پێشێلکردنی ئەو یاسا بەرکارانەیە کە لە هەرێمی کوردستان هەیە بەشی زۆریشی لە نەبوونی یاسایە کاکزانە من پێم وایە هەر هەموو هێزە سیاسیەکانە بێ و قەناعەتیان لا دروست ببێ بە تکا و ڕزات کامان هەیە ئەگەر یاسا هەموو ئەو کێشانەیە کە ئێستا هەیە تەنزیمی بکردایە پێلێنانی یان سەرپێچیکردنی یان چاوپۆشی لێکردن تۆزەک قرسە بوو ئەو کاتە من داهاتم دەمگۆ کاکە یاسای ژمارە ئەوەندەی ساڵی ئەوەندە دەڵێ دەسەڵاتی فلانە کەس ئەوەندەیە تو تەجاوزت کردووە نەسی سەریحە بەس ئێستا نییە من بەکەیفی خۆم تەجاوزەکەم لە شوێنی خۆم مێنمەوە ئەڕۆم حکومەکەم دەوامەکەم ناکەم هیچ نییە ئەزانی کاکزانە لە هەندێک وڵات تەنانەت شوێنی کۆبوونەوەی حکوومەتیش تهدید کرایە گۆڕینی کۆبوونەوەی هەفتانەش پێویستی بە دەنگدان هەیە کابینەکە یعنی وردەکاری ئەوەندە ورد تەنزیم کرایە کەس نەتوانی تەجاوز بکە کەس نەتوانی بە پێی حەز و ئارەزووی خۆی تەسەڕف بکە بنیامین نەتەنیاهۆ بەم دوایە 2000 نەچوە محکەمە کاکزانە نامەی نووسی بوو بۆ محکەمە نووسیبی وەڵام من بە شەڕ مەشغوڵم جوابی محکەمەوە بوو دەبی بێ لە بەرەوەی مەیس نەسێکمان نیە تو بە شەڕ مەشغوڵی ئەوە بەشێکە کابینەی ئەوەیان دروست کرد بوو ئەمنی دروست کرابوو وەزیری دیفاع و وەزیری ناوەخۆ و مۆساد و کۆمەڵێک لەوانە گوتیان ئەوانە توانن بەبێ توش کۆبنەوە بکەن هیچ زۆر ئاساییە وەرە محکەمە لە گەرمەی شەڕی ئیسرائیل لەگەر ئێران ڕئیس وزرایان دووزاری نایتە محکەمە چکە قانون تەنزیمی کردێت و لۆت نییە نەیە بەرامبەر یاسا ئەوە نمونەیەک بهێنامەوە کۆمەڵک وڵاتی تر و وڵاتانی با بڵین پێشکەوتوو کە ڕێزیان لە یاسا گرتیا ڕێیان گرتێ لەوەی من تۆ بتوانین بەپێی حەز و ئارەزوو ویستی سیاسی و کۆمەڵایەتی و هەتا ئاخیری تەسەڕف بکەین حدودی لۆ مندانەیە ئێمە ئەبێ ئەو یاسایانەمان هەبێ هەر یەکەمان حدودێکمان هەبێ لەوە تێنەپەڕین بەڕێز لاوەند جەلال ئاغا ڕاوێژکاری یاسایی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ دەرفەتەکە لە پانۆراما بەشدار بین خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ